سڵاو بەخێربێنەوە بە ڤیددیۆی تازە ئەو ڤیددیۆ تۆزێک بە سەریعی و بەخێراوەتم دروستیکەم لەسەر زۆربەی هەواڵەکانی تەکنەلۆژی کە لەو مانگەی مەفروزە ڕووداتن تەوان حسب قسەی مارکس براونلی کە ناوی لە مانگەکانی نیهاتی ساڵداناوە حسب ئەوە مەسەن تێکتۆبەر تێکتێمبەر ئەو مانگەی کە ئۆکتۆبەری مانگیدا ئەو خبێ لە تێکتۆبەر لەو مانگەی سێ ئیڤنت هەیە حالیان کە مەفروزە ڕووداتن یەکێک لەوانە هەژدەی مانگە هەژدەی مانگ کە ئیڤنتی کۆمپانیای ئەپڵە دوونی ئاعلانی کرد کە بەنسبەت ماکە بەنسبەت کۆمپیوتەرە تازەکانی ماکبوک پرۆ و ئیڤنتی دووەم 19 مانگە بۆ گوگل پیکسل 6 پرۆ لەگە گوگل پیکسل 6 و زائیدەن گوگل وۆچ و ئیڤنتی ئەوەی ئەخیری ئیڤنت نییە بەس مۆعیدە کە دەردەچیتن ئەویش 27 مانگی دەیە کە کۆمپانیای ئەمەزۆن ئیبوک ڕیدەرە تازەکانی کیندل بڵاو دەکاتەوە کە نیو جێنریشنن ئێستا هەر سێکیان بە ئەوەی بە کورتی بۆتان باز دەکەم کە چی تازەیتیدا طبعاً تیم کوکپار کە لە بەهاری 2020 کە ئەعلانی کرد کە ترانزیشن ڕوودەدا لە بینی کۆمپانیای ئەپڵۆ لە کۆمپانیای ئینتلۆ لە بەرەوەی کۆمپانیای ئەپڵ ئەتا 2 ساڵی تر بە تەواوەتی واز لە هەموو چیپسێتەکانی کۆمپانیای ئینتڵ دێنی بۆ نمونە کۆر i7 و کۆر i9 و کۆر i5 ئەوانە ئەپڵ خۆی سیلیکۆنی خۆی دەکات چیپسێتی خۆی ئەوەندە ئەگەر بزانین پارمانجینۆ کۆمپانیای ئەپڵ ماکبوک پرۆ و ماکبوک ئێری بڵاو کردو کە بە سیم شاسی ینی بە نفسی شاسی و بە نفسی حەزمی ئەوەی کە ئینتڵی تێدایە بەس بە M1 طبعا خەڵک زۆر بەدڵی بوو وەک ناحی پێرفۆرمانس لە بەرەوەی وەک ناحی پاتری شتێکی زۆر سەریعتر بوو لە ئینتڵی و زائیدەن و پاترێکەشی زۆر ئەجایب و باشتر بوو کە کاتێکی زۆر دەماوە بەس لە ناحی گرافیک تۆزێک لە پاش بوو لە چاو مقارنەم بۆ پێرفۆرمانسی کە لە CPU هەیبوو ئەو مەفروزە چا بکرێت لە بەرەوەی ئەو ئیڤنتێک کە تازە ماکی ئەو ئیڤنتە ئەوەی تێدایە کە پرۆسیسەری تازەی تێدایە ئەتا ئێستا دیار نییە کە ناوی لێ M1X یان M2 طبعا ئەوە وزایدان ڕیدیزاین ئەپڵ ماکبوک پرۆ چکە لە 2016ەوە ماکبوک پرۆ ڕیدیزاین نەکرایت و هەر ئەو شێوە کۆنی هەیە و احتیمالێکی زۆرە ماکسەی شحنی مغناطیسی قدیم ئەوی کە لە ماکبوکەکانە بوو بگەڕێتەوە زائیدەن سەپۆرتی کاڕیدەری بکە فول سایز زائیدەنیش HDMI بەس USB فول سایز زەحمەتە بە هیچ نەوەک ناگەڕێتەوە بەس USB تایپ C دەگەڕێتەوە بێزگەلەوەی ماکبوک پرۆیەکە لە 13 ئینچ و احتیمال بکرێتە 14 ئینچ دیایەکشیەیە کە شاشەکەشی بکرێتە مینی LED وەک آیپاد پرۆی تازە کە ئەوەی M1 تێدایە 12.9 ئینچەکە گەورەکە طبعا ئەوە هەمووی ئەخباری زۆر ئەوەنە ئەوەختی بە دیارەکەی شێوازی کۆمپانیای ئەپڵ لە ناحیەی ماک بەرەو چێ دەچی و کۆمپیوتەرەکانیان دەگاتە چ لێڤڵێک لە ناحیەی پێرفۆرمانس و لە ناحیەی فرۆشتن و لە ناحیەی کوواڵیتی و بەس ئایهۆپ و تەمەنا دەکەم کە ماکبوک پرۆی تازە بە نفسی سعری ماکبوک پرۆی ئێستا بفرۆشرێ نەک سعرەکەی زیاد بکرێت لە بەرەوەی ئەو ماسفاتانە زیاد کرایە و شاشی گەورە بۆ ئەو شتانە و ئیڤنتی دووەمیش کۆمپانیای گوگڵە کە گوگل پیکسل 6 پرۆ پیکسل 6 دەرەسی کە هەردووچیان پاوەڕێت بای گوگل تێنسەر کە ئەو پرۆسیسەرەیە کە بە تەعاون لە بینی کۆمپانیای سامسونگ و ئەپڵ ئەوە سۆری گوگل دروستکراوە کە ئەو پرۆسیسەرە بە تەواوەتی گوگل سەیطرەی هەیە لەسەری بە تەواوەتی دەتانی تەحکومی پێ بکات لە هەموو ڕۆکی و زائیدەن کۆمپانیای گوگل بڵاوی کردووە کە ئەو مۆبایلە تازانەی کە تێنسەی لەسەر سەپۆرتی 5 ساڵی ئەپدەیت دەکەن سۆفێر ئەپدەیت ینی ئەو کار ئەندروید وەکو iOS لێرە لە ناحیەی ئەپدەیت لە ناحیەی تایملاینی ئەپدەیت ئەو یەکێک لە شتەکانی دووەم پێویست ناکە باسی کامێرە و AI وانێ گوگل بکەم چکە لە بەرەوەی گوگل لەو شتانە پێشتر بە سێنسەرێکی 12 مێگاپیکسلی بە چەند جێنەرێشن بۆ نوعی دروستی کرد کە ئەوها ئەجایب بوو ئێستاش ئەکید بە هەر بۆ نوعی دروستەکە کە زۆر ئەجایبە بەس یەک شتی تر هەیە لەوانەیە پرۆسیسەرێکی ئەوە چیپسێتێکی تازەی ترابی گوگل ڤیژوال کۆر کە ئەو ڤیژوال کۆرە زۆر تازەیە و زایدەنیش ئەوەیە سەپۆرتی کە ئیم سیگنال پرۆسسینگ دەکا بە شێوازێک زۆر زیاوە زایدەن و سنسەر تازەی و سنسەرە گەورەی کە لەسەر مۆبایلەکانە و زایدەن چیپسێتە جدی تێدا کە ناوی تایتنە بۆ مۆزۆی سکیوریتی و شیوای کۆمپانیای گوگل بە خۆتربی طبعاەوە دووەمین ئەخباری سێم کیندڵی تازە دەرەچیتن ئەمازۆن کیندل پێپەروەیت سیگنیچەر ئیندیشن طبعا ئەو کیندڵانە یەکەمیشت سەپۆرتی وایرلس چارجینگ دەکەن و لەگە USB تایپ C و زایدەن بێزلەکەی بچوک بوویتەوە سەپۆرتی ئۆتۆ برایتنس دەکەن بۆ کەسانی کە حەزیان لە ئیبوک بۆ شتانە بخینەوە بە طریقەکی تۆزێک ئەدڤانس ئینشاڵڵا ئەویش 27 ئۆکتۆبەر دەرەچیتن و لە کۆمپانیای ئەمازۆن ئێستا لە وێبسایتی ئەمازۆن دەتوانانی پری ئۆردەری بکەیت هەر ئەوەندە بوویستم خەبەرەکانتان بە کورتی بە سەریعی پێ بگەینم ئینشاڵڵا هەر یەک لە ئیڤنتانە ڕوویدا ڤیدیۆیەکی تێر و تەسەل و جیاواز و نەزڕە و بیرکردنەوەی خۆمی لەسەر دروست دەکەم و بە هیوای ڤیدیۆی تازە